سڵاوتان لێبێ بە کۆمەڵێ بڕگە و بابەتی نوێی ئابووری هاتوونێتە خزمەتان لە بەرنامەی ژێرخان. هەواڵەکانی هەفتە لە ئەمریکا و دەست پێکەین لە ڕاگەیاندراوێکدا و وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکای هێزت ناوێت ئاماژەی بەوە کرد کە گەماروی سەر وڵاتی سوودانیان هەڵگرت. ناوێت ڕایگەیان سوودان هەنگاوی ئەرێنینا لە بەرامبەر ئەو جەنگ و ناخۆشیانەی ڕوبەڕووی بوویەوە، هەروە کاراسانی کرد بۆ گەیشتنی یارمەتی مرۆیی بۆ ناوچەکە. لەگەڵ ئەمەش هاوکاری ئەمریکای کرد بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر و چارەسەرکردنی کێشەناوخۆیەکان. ناوێت تشکی خستە سەر ئەوەی ئەو بڕیارە دەرەنجامی 16 مانگ کۆبوونەوە لەسەر ئاستی دیبلۆماتکاران دراوە و تیشی سوودان لە دوای 9 مانگدا بەشێکی جددی هەوڵەکانی چڕ کردووەتەوە بۆ ئەنجامدانی کاری هاوبەش لەگەڵ ئەمریکا. سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین لەبارەی داهاتووی چەند ڕێکەوتنێکی نێوان ئۆپیک و وڵاتانی دەرەوەی ڕێکخراوەکە ڕایگەیاند ئەگەر بڕیار بێت ڕێکەوتنی سنووردارکردنی بەرهەمهێنانی نەوت درێژ بکرێتەوە لانی کەم دەبێت تا کۆتایی 2018 درێژ بکرێتەوە. لە میانی بەشداریکردنی لە هەفتەی وزەی رووسیادا پۆتین باسی لە درێژکردنەوەی ڕێکەوتنی تایبەت بە سنووردارکردنی بەرهەمهێنانی نەوت کرد و ئاشکرای کرد لە ئێستادا ناکرێت هیچ بکوترێت لەو بارەیەوە دووپاتی کردەوە. پرس و ڕاوێژکردن لەمەڕ ئەو پرسە بەردەوامیان هەیە لە نێوان ئۆپیک و رووسیا و وڵاتانی دیکەی دەرەوەی ڕێکخراوەکە. وتی ئەگەر بڕیار بێت ڕێکەوتنی سنووردارکردنی بەرهەمهێنانی نەوت درێژ بکرێتەوە لانی کەم دەبێت تا کۆتایی 2018 درێژ بکرێتەوە. ئێمە تا 2 سات بەڵێنەکانی خۆمان لە چوارچێوی ڕێکەوتنەکە جێبەجێ دەکەین. ئاوکار لەبارەی لێکەوتەکانی ڕێفراندۆمی هەرێمی کوردستان هۆژاریەوەیدا کردنەوەی نەوتی هەرێم سوودی بۆ کەس نییە و تیشیان گاوێکی لەو جۆرە دەبێت هۆی بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهان. و تورکیا ڕایگەیاند ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ عێراق و ئەو وڵاتانی دەکەونە باشووری عێراق ڕناگرن. وەزیری گواستنەوە گەیاندن و دەریاوانی تورکیا ئەحمەد ئاسڵان ئاماژەی بەوەدا ئەگەر بەرامبەر باکووری عێراق کارێکی لەم جۆرەواتە گەمارە و بگرنە بەر هەنگاوی پێزگیراوەتە بەر بۆ ڕێگای جێگرەوە و هاوردە و هەناردەکردن بە بەکارهێنانی ئەو بژاردانی بەردەوام دەبن لە ئاڵوگۆڕە بازرگانیەکان. لەبارەی سزادانی هەرێمی کوردستان بۆی ئەنجامدانی ڕێفراندۆمە ئارسڵان ئاماژەی بەوەدا لاگەری داخستنی سنووری وشکانیدا هەنگاوی پێویستیان گرتووەتە بەر بۆ بژاردەی ڕێگای وشکانی ئاسمانی و ئاسنی و تیشی کاتی خۆی هات چی پێویست بێ ئەنجام دەدرێت. وەزارەتی دەرەوەی عێراق و دووبارە هەڕەشە. وەزارەتی دەرەوەی عێراق داوای لە تورکیا و ئێران کردووە دەواازە سنووریەکانیان بەڕووی هەرێمی کوردستانە دابخەن و ئەحمەد مەحجوب گوتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاند وەزارەتی دەرەوە نووسراوێکی فەرمی ناردووە بۆ هەردوو باڵەوەسخانەی تورکیا و ئێران لە بەغدا و داوای کردووە دەواازە سنووریەکانیان بەڕووی هەرێمی کوردستانە دابخەن و ئاڵوگۆڕی بازرگانی و هەناردەی نەوت لەگەڵ هەرێم سنووردار بکەن. لە بەشێکی دیکەی ڕاگەیەنراوەکەی گوتەبێژی وەزارەتی دەرەوەی عێراق تیشی خراوەتە سەر ئەوەی لە چوارچێوەی یاسا لەگەڵ تورکیا و ئێران و ئەو ڕێشێنانە دەگرنە بەر بە پێویستی دەزانێت کە پرینسیپەکانی پەیوەندی باشی هاوسەیەتی ڕێزگرتن لە سەروەری عێراق و پتەوکردنی یەکڕێزی لە عێراق ڕوبەڕووبوونەوەی هەرشاو بەشەکان بە بنەما بگیرێت. کۆتا هەواڵمان لە کوردستانەوە جعفەری منیکی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند لە داهاتوویەکی نزیکدا سیستەمی پاشەکەوتی موچە هەڵدەوەشێنەوە. دوای کۆبوونەوەی یەکێتی مامۆستایانی کوردستان و سەرۆکاتی پەرلەمان بە ئامادەبوونی ژمارەیەک لیژنەی پەیوەندیداری تایبەت بە پاشەکەوتی موچە جعفەری منیکی جێگری سەرۆکی پەرلەمان ڕایگەیاند لە داهاتوویەکی نزیکدا سیستەمی پاشەکەوت هەڵدەوەشێنەوە هەر بە گوێرەی زانیاریەکان. کۆبوونەوەکە لە بری سیستەمی پاشەکەوتی موچە سیستەمێکی نوێی موچە لە پەرلەمانەوە پەسەند دەکرێت، بەڵام تا ئێستا بەرپرسانی باڵای حکوومەت دوودڵن لە ئاشکراکردنی کاتی سیستەمی نوێ و لادانی پاشەکەوتی موچە. بەڵێ بەڕێزان ئەمە هەواڵەکانی هەفتە بوون. ئاچینە سەر بڕگەی جیاواز لە هەواڵ ڤۆڵکسواگنی ئەڵمانی پاشای ئۆتۆمبیلەکانە لە چین. ساڵی ڕابردوو تا ئێستا زۆرترین ئۆتۆمبیلی لێفرۆشراوە. بە پێی ئامارەکان ژمارەی ئۆتۆمبیلە فرۆشراوەکانی ڤۆڵکسواگنی ئەڵمانی لە چین گەیشتووەتە نزیکی 3 ملیۆن ئۆتۆمبیل لە ماوەی 1 ساڵدا. لەمە گرافیکێک ئامادەیە و ڤۆڵکسواگنتان لە پێشی هەموو وەک لە گرافیکەکەدا دیارە ڤۆڵکسواگن لە پێشی هەموو ئۆتۆمبیلەکانە لە چین، واتە ئەمە ئەو ئۆتۆمبیلانن کە لە وڵاتی چین لە ماوەی ساڵی ڕابردووە تا ئێستا فرۆشراون. بەپێی ئەم گرافیکە بێت ڤۆڵکسواگنی ئەڵمانی واتە ئۆتۆمبیلی ڤۆڵکسواگن مەلیکی ینی فرۆشتن بووە لە چین کە ئەکاتە 2,989,000
ئۆتۆمبیلی فرۆشاو دوایەوە بەکی ئەمریکی دێت باوکی ئەمریکی دێت کە 1,167,000 ئۆتۆمبیلی لێفرۆشاوە و دوایەوە چانگانی چینی دێت کە 1,250,000 لێفرۆشاوە و هۆندای کۆریەت کە 1,230,000 ئۆتۆمبیلی لێفرۆشاوە دوایەوە نیسان دێت ئەوش هەر کۆمپانیایەکی نیسان کۆریە واتە مارکەیەکی کۆریە ئەویش 1,300,000 ئۆتۆمبیلی لێفرۆشاوە و دوایەوە هایۆندای یابانیەت 998,000 لێفرۆشاوە و تۆیۆتای یابانیەت هایۆندای کۆریەت ببورن تۆیۆتای یابانیەت کە 978,000 لێفرۆشاوە و دوایەوە فۆردی ئەمریکی کە 951,000 ئۆتۆمبیلی لێفرۆشاوە واتە لە چین و هاواڵی چینیەت کە مارکەیەکی چینیە 930,000 ئۆتۆمبیلی لێفرۆشاوە و کۆتا لەم ڕیزبەندەیە کۆتا مارکەی کە بەلای چینیەکانەوە گرنگ بۆ ساڵی ڕابردوو تا ئێستا مارکەی جلیە کە لە هەرێمی کوردستانی شایەسەم ئۆتۆمبیلە بە شێوەی قیس ئەدرێت بە هاوڵاتیان جلی بە 775,000 ئۆتۆمبیلی لێفرۆشاوە واتە ئەمە ئەو مارکانە بوون کە ساڵی ڕابردوو تا ئێستا لە چین زۆرترین باخیان پێدراوە ئەمە بڕگەی جیاواز لە هەواڵ بوو. بەڵێ بەڕێزان دۆسیەی نەوت و موچەی فەرمانبەران فرۆشتنی نەوت یان گرتنەوەی نەوت یان دۆزینەوەی ڕێڕەوێکی نوێ بۆ نەوت یەکێکن لەو بژاردانەی کە ئێستا لە بەردەم هەرێمی کوردستانە هەن یان یەکێکن لەو ئەگەرانی ئێستا لە بەردەم هەرێمی کوردستانە هەن ئەم دۆسیە قسەی زۆری لەسەر کراوە بەڵام لایانی شاراوەی زۆری شەیە من میوانداری زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ و جەودەت مستەفا سەرۆکی لیژنەی سامانسروشەکانی پەرلەمانم کردووە کاکتۆ زۆر بەخێر بی خۆشحاڵم جایکتە لە بەرنامی ژێرخان ئەدبینمەوە پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەی ئایا ئەم بژاردانێکی ئێستا ئەو تەحەدی بژاردانەی ئێستا لە بەردەم هەرێمی کوردستان هەن لەبارەی دۆسی نەوت ڕاگررتنی یا فرۆشتنی خۆتاشیکردنەوەیکی لەبارەوە بکە بەناوی خوای گەورە میهرەبان ئێستا قۆناغی دوای ڕێفراندۆمە لە هەرێمی کوردستان واتە تەحەدیاتەکان ئیتر ئەبێ بەڕۆڕوو ببنەوە یەکێک لەو تەحەدیاتانە ئەوەیە کە نەوتی هەرێمی کوردستان چی لێدێ و سنوورەکان و بۆڕی نەوتی هەرێمی کوردستان چی لێدێ کە بێگومان ئەگەر سێرێک بە عقود و گرێبەستنەوتیەکان بکەین چاوێک بە عقود و گرێبەستنەوتیەکانە بخشێنین بۆمان دەرئەکەوێ کە ئەوەندەی کە بەرژەوەندی زلهێزە ئابوووریەکانی جیهان و وڵاتانی دراوسێ لە ڕووی ئابوووریەوە و بەتایبەتی نەوت و گازی سروشتی لە هەرێمی کوردستانە هەیە دەستێ وەردانی بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان کارێکی هەروە ئاسان نیە لەبەرم هۆکاران یەکەم عقدی 50 ساڵە هەیە لە نێوان تورکیا و لە نێوان هەرێمی کوردستان ئەم عقدە بڕگەی ئەمنی و ئاسکەری ئینجا ئابووری تێدایە واتە لە حاڵەتی مخالەفەکردنی جێبەجێکردنی ئەم گرێ بەستە لە ڕووی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستانە بۆ لە ڕێی بۆ ڕێنەوتی هەرێمی کوردستان بەرە و خاکی تورکیا و لێو بۆ بەندەری جیهان ئەوە قانون لەویا ئەتوانێت دەور ببینێ بۆ هەر لایەکە مخالەفە بکە گازی سروشتی بە هەمان شێوە پلان و بەرنامەی بۆ دانراوە کە لە تورکیا و بەرە ئەوروپا گەورەترین بەکارهێنەری گازی سروشتیە لە عالەمە ڕۆزنەفت و رووسیا تا 20 ساڵی داهاتوو فرۆشتنەوەی نەوتی هەرێمی کوردستانی وەرگرتووە بەو گرێبەستەی کە هەیەی ئەمانە پێمان ئەڵێ کە مۆزوعی هەرێمی کوردستان تەنها گشتپرسیەک نییە و ببڕێتەوە بەڵکو پەیوەندی بە هاوکێشە نێودەوڵەتەکانەوە هەیە پەیوەندی بە بەرژەوەندی نێودەوڵەتەکانەوە هەیە پەیوەندی بە بواری ئەمنی منتیقەکەەوە هەیە وڵاتی دراوسێ لەسەر ئەمنی قەومی خۆیە ترسێ کاتێک کە ئەم دەوڵەتی کوردستانە ئەگەر دابمەزرێ چی لە ئەمنی قەومی ئێران ڕوئەدا چی لە ئەمنی قەومی تورکیا ڕوئەدا و چەندین شتیتر کە هەمووی هاوکێشن بۆیە دەستێ وەردان لە مەلەفی نەوت و بژێوی و سنوور کارێکی هەروە ئاسان نییە و دوایین هەواڵ کە ئەم ئێوارەیە پەخش کرا باس لەوە کە پێکهاتنێک ڕووی داوە بۆی کە ئەوەی کە بڕیار بوو بۆ سنوورەکان کە بگیرێت و هەتا تەنانەت مەسلەی فڕۆکەخانەکانیش
ڕێکەوتونە سەرەوەی کە ئەو سزایە لا ببرێ. باش پێم خۆش ئێستا تۆ تەحەداکان چۆن نەبینی ئەم تەحەدایانە بوون منە زۆر بەڕوونیە بینین ئەردۆگان و سەرۆکوەزیرانی تورکیا یەڵدرم و ینی بەرپرسانی کەرتی وزەش لە وڵاتە زۆر بەڕوونی هەڕەشی گرتنەوەی نەوتی هەرێمی کورسانەکەن. ئایا تورکیا هەنگاوێکی لەم جۆرە ئەهاوێژێ؟ وەکو وتم بڕیاری ئاوا بڕیارێکی ئاسان نییە، بۆیە تەماشاکەی سەرۆکەکان کۆ ئەبنەوە لەگەڵ یەکتریە. سەرۆک پۆتین سەرۆکی رووسیا دێت لەگەڵ ئۆردۆگان سەرۆکی تورکیا کۆ بێتەوە، سەرۆکی تورکیا ئۆردۆگان ئەچێ لەگەڵ سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران کۆ ئەبێتەوە بۆ لەبەرەوەی کە باس لە ئەو هاوکێشە تێ هەڵکێشانەیە کە لە ڕووی بەرژەوەندەکانەوە هەن لە مەنتەقەکەیە و چۆن عملیاتێک بکرێ لە کاتێکا کە هەرێمی کوردستان ئیعلانی ئیستیقلال و سەربەخۆیی خۆی کرد. کارەکە هەروە کارێکی ئاسان نییە و پێچێ هەر لە سەرەتاوە کاتێکە ئەو گرێبەستەنەوتیانە کراوە وەکو فاکتەرێک بەرەو سەربەخۆیی ئامادەکراون. بۆیە بە بڕای من هەرچی خوێندنەوەی سەرۆت و سامانی هەرێمی کوردستان ئەەکەم و پێشتریش چەند جارێک تەحلیلمان کردووە کە دەستێوەردانی ئەو زلهێزە ئابووریانە چ هەرێمی بێ یان جیهانی بێ و بوونی بەرژەوەندیان لە هەرێمی کوردستان فاکتەرێکە بەرەو قەزیەیەکی گەورەتر کە بە بڕای من بەرەو مۆزوعی سەربەخۆیەوە تا نەوت بەرامبەر بە سەربەخۆیی. هاوکێشەی هەرێمی کوردستان ڕاستە ئێریە و مەساحەیەکی بچکۆلەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بەڵام چەق و سەنتەری ململانەکانیشە لە هەمان کاتا. بۆیە ئۆردۆگان ناویە با بە خەنجەر کە ئەڵێ لە پشتەوە لە تورکیا درراوە. ئۆردۆگان ئەڵێ خیانەتم لێ کراوە. کاتێک کە پێکهاتن کراوە لەسەر بۆڕی لەسەر تەفاسیلی علاقاتی نەوتی و شەریکەی بۆتاش کە سیانەی بۆڕی نەوتی هەرێمی کوردستان کاتۆ بەرژۆندیانە باسی دەوڵەتی کوردی لە ئارای کوردستانی لە ئارایان نەبووە. لەبەرەوە بەڵێ ئەوەی کە تەوقوعمانە کرد پێشتر لە ساڵانی ڕابردووە کە هەرێمی کوردستان مەساڵح ئەهێنێت، بەرژەوەندی زلهێزەکان بەرژەوەندی وڵاتانی دراوسێ ئەهێنێتە ناو هەرێمی کوردستانەوە و وەکو وتومانە پێشتر 153 خاکی هەرێمی کوردستان بە بلۆکی نەوتی عقودی شەراکی بۆ کراوە لەگەڵ کۆمپانیاهینەکان. ئەمڕۆ ئیتر ئەوە بۆتە وەرەقەیە کە بە ئاسانی دەستکاریکردنی لەلایەن چ وڵاتانی ئیقلیمی بێ یا زلهێزەکانی دەرەوە یەکلایەنە زۆر زەحمەتە دەستکاریکردنی. بۆیە ئەگەر دەستکاری بکرێ ئەبێ هاوکێشەکان پێکەوە هاوکێشەکان پێکەوە زلهێزەکان پێکەوە وڵاتانی دراوسێ یەک بڕیار بدەن لەسەر چۆنێکی دەستکاریکردنی، چونکە هەمووی بەرژەوەندی هەیەیە بە بەغداشەوە تەبان. بە بڕوای تۆ ینی ئەم هەڕەشانی ئەردۆگان ینی هەڕەشەیەکە بۆ چی؟ ینی بە فعلی بۆ گرتنەوەی نەوتە ینی لە ئێستایانە لە بۆ ئایندە یان بۆ گۆڕانی ماوکێشانەیە یان تەنها فشارێکی ناخۆی بە فشارەکانی ناخۆ کەم کاتەوە. بە بڕای من ئۆردۆگان لە چەند لایەکەوە ئازاری گەیشتووە، یعنی کاڵم ئۆردۆگان مەبەستم تورکیا. بەڵێ یەکەمیان لە ڕوئیەی اقتصادی تورکیا بۆ 2023 ئەوەی تیا جێگیر کراوە کە ڕوئیەی اقتصادی تورکیا ئەوەیە کە لە 2023 ببێتە یەکێک لە گەورەترین زلهێزە ئابوووریەکانی جیهان و ئەم قەفزە نەوعیەش لە ئابووری تورکیایە ئەگەر دیراسەیەکی اقتصادی تورکی بکەین بۆمان دەرەکەوێ لەسەر دووشت ئەم ڕوئیەیە ڕسم کراوە کە زۆر کاریگەرن لەسەر اقتصادی تورکی. یەکێکیان گەشتیاریە کە تەوەسوعات و بڵێن خزمەتگوزاری و پرۆژەی استراتیجی بۆ دیاری کراوە. دووهەمیان نەوت و گازی هەرێمی کوردستانە. نەوتی هەرێمی کوردستان ئەوە معلومە کە بۆ ڕێی نەوتی هەرێمی کوردستان بە خاکی تورکیا ئەڕوا پێداویستێکی زۆری نەوتی تورکیای دابین کردووە بێ لەوەی کە ئەش فرۆشتێ لە ڕێی بەندەری جیهانەوە. گازی سروشتی ئەوروپا گەورەترین بەکارهێنەری گازی سروشتیە. مەشروعی نابۆکۆ کە رووسیا ئەیویست لە ڕێی ئۆکرانیاوە پێشتر تەجهیزی ئەوروپا بکە بە گازی سروشتی و ئەتوانە بڵێم تەقریبەن تەنها نێردرەری گازی سروشتی بوو بۆ ئەوروپا بەهۆی کێشەی ئۆکرانیاوە وەستا. هەرێمی کوردستان بەو دەوڵەمەندی بە گازی سروشتی مرەشەحە بۆی کە ببێتە باشترین بەدیل بۆ ئەوروپا بۆ دابینکردنی گازی سروشتی. طبعاً ئەبێ بە کوێ تێپەڕێ ئەبێ بە تورکیا تێپەڕێ. ئەمە ئازارەکەی ئۆردۆگان و تورکیا لەو ڕێگەیەوەیە کە بای ملیارەها دۆلار زەرەر ئەکەوێت لە اقتصادی تورکی ئەگەر بێت و ئەم پەیوەندیە
بشڵۆژێ و تێک بچێ و دەرەنجام ئەو ڕوئیەیە کە داشیان ناو بە 2023 زەبرێکی بەهێزی بەڵام ئێستا عێراق ینی ئەردۆگان زۆر بەڕوونی وتی تەنان بەرپرسانی تورکیاشەڵە ینی عێراق دەتوانێت و جێگرەوەی بێ بۆمان وەک لە هەرێمی کوردستان ینی ئەڵێ عێراق ئەتوانێ بۆ نمونە ئەو زیانەی پێمانەگا ینی بۆمان قەرەبوو بکاتەوە ئەو قسەیە لە ڕووی مەیدانیەوە یعنی پێچێ زیاتر ئەم موسمی حربی ئەعلامیە چونکە بۆڕی نەوتەکە بەناو خاکی تورکیا ڕوانێگەرێکێک بێوێ هەر لای خۆیەوە دەسەبا ئەتوانێت بۆڕێکە بگرێتەوە یعنی هەر پێش ڕفراندۆمیش وەکو فاکتەرێک ئەیتوانی بەکاری بێنێ بۆی ڕفراندۆم هەر نەکرێ ئەسڵەن بەڵام لەبەرەوەی ئەم معادلاتە هەیە لەبەرەوەی ئەم هاوکێشانە هەن بۆیە دەستکاریکردنی ئاسان نییە ئەو بۆڕیەی ئەگەر بیرمان بێ لە کەرکووکەوە ئەچوو بۆ ناوی بۆڕی جیهان بوو بۆ نەوت ئەو بۆڕیە داعش تەقانێەوە ڕاستە بۆڕێکی کۆن بوو بەڵام داعش تەقانێەوە بۆ تەقانێەوە ئێسش کەس نادانێت بە تەواوەتی بۆ ئەو بۆڕیە تەقێنرایەوە و بە شێوازێک تەقێنراوەتەوە کە بە کەڵک نییە نەک ئەوەی لایەکی بشکێ و قابلی چاکردنەوە بێ ئێستش لەگەڵ ڕۆژنەفتا باست و خواسێک هەیە وەکو فکرە کە بۆڕی بەدیل دروست بکرێ لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژ ئاوای کوردستان ینی بەشێکی زۆری قسەکانمان لەسەر و بەدیلانە بێ بەس کاکتۆر ینی خۆت زانی ئێستا رووسیا نەوتی هەرێمی کوردستان هەناردەکە و پۆتینیش ینی ئەو قسانی کە تۆ لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بینی لە کۆنفرانسی وزەی ئەوروپا رووسیا بە هەفتەی وزەی رووسیا باسی کرد مەسەلەوەی ینی ئەمانە قسانە هەڕەشان یان هۆژاریەکی نەرمن بە تورکیا یان بەڕاستی قسەیەکە ئەگرێ بوون من حسابی لەسەر نەکرێ ناکرێ حسابی لەسەر نەکرێ چونکە پۆتین و رووسیا یعنی یەکێکن لە گەورەترین بەرهەمهێنەرەکانی نەوت لە جیهانە و لە پێشی پێشەوەن و مووقعی لە جوغرافیای سیاست و ئەمنیە رووسیا پێگەی بەهێزی هەیە لە سووریا و لە منتیقەکە بەهۆی هەرێمی کوردستانیشەوە کە ئێستا بەرژەوەندی هەیەتیایە و بە هەمان ئەو یاسایی کە تەدەخولی پێکردووە لە سووریا هەمان یاسای دەولی ئەتوانێت بەکاربێنێ بۆ تەدەخولکردن لە ڕووی ئەسکەری و ئەمنیشەوە لە هەرێمی کوردستان چونکە مەسەلەی بەرژەوەندەکان ئاوایە ئێمە پێشتر وتومانە ئەم عقودانە ئەم دابەشکاریە کە بۆ بەرژەوەندەکان کراوە لە هەرێمی کوردستان دابەشکارین بۆ خاوەن بەرژەوەندەکانیش و ئەوانیش دیفاع لە خۆیانەکەن لەبەرەوە کاتێکە پۆتین دێ بۆ لای ئۆردوگان بۆ ئەوە دێ مفاوەزاتی لەگەڵ بکا لەسەرەوەی کە چۆن مەبدەئی وین ئەوەی کە هەموو لایەک بیباتەوە چونکە من مەسلحەتم هەیە وەکو رووسیا لە هەرێمی کوردستان تۆش مەسلحەتە هەیە لە هەرێمی کوردستان بەڵام وا ئەزانی ئەمنی قەومیت ئاوا ئەمە پێکهاتنی ئەوێ جەبهەی ئەوەشمان بیر نەچێ هێڵی رووسیا ئێران تورکیا کە ئێستا لە سووریا پێک هاتوون ئەوە تا شەڕی مەیدانی ئەکەن بۆ گرتنی بەعزێک شن بەرامبەر بە بەرەیەکی تر کە بەرەی ئەمریکا و ئیسرائیلە لە منتیقەکەیە یعنی ئەم ململانیە ئەمنی و عسکەریانە ئەم ململانیە سیاسیانە لەسەر ئەرزی واقعی ئابووریە بەزەقی ڕەنگیاوەتەوە بۆیە بەڵێ ئەگەر بێت و پێکەوە تەفاهمات نەکەن بە قەناعەتی من لایەکیان ناتوانێت بە تەنها قەراری یەکلاکەرەوە بات تەسەورەکەی پۆتین ئۆردوگان بگەنە ئەوە ئێستا ئێران لە دەروی معادلەی نەوتە تەسەورەکەی پۆتین ئۆردوگان بگەنەوە کە هەناردی نەوتی هەرێمی کوردستان بگیرێتەوە من پێم وایە ئەکرێ ئێرانیش بهێنرێتە ناو هاوکێشەی بەرژەوەندیەکان لە هەرێمی کوردستانە بیرمان نەچێ ئێران یەکێکە لە گەورەت یا دەوڵەمەندترین وڵاتانی دنیا لە گازی سروشتیە لەبەرەوە بەڵێ بۆڕی نەوت ممکنە ڕابکێشرێ بۆڕی گازی سروشتی ممکنە ڕابکێشرێ و تۆڕی بۆڕیەکان لە ڕووی نەوت و گازی سروشتیەوە بەرەو مەشروعی ئۆروپاکەی کە باسمان کرد و بە هەمان شێوە بەغداش ئەتوانێت استفادەی لێ بکات بۆیە ئەم وڵاتانەی دراوسێ وەزل هێزەکان بە هەرێمی کوردستانیشەوە ئەگەر ژیر بن پێکەوە ئەتوانن کارێکی وا بکەن هەمووان بیبنەوە کارێکی وا بکەن هەمووان بیبنەوە و فعلا شەراکەتێکی ڕاستەقینە دروست ببێ بۆ پاراستنی ناوچەکەش لە ڕووی ئەمنی و عسکەریە بۆی ئەو بەرژەوەندانیان ئەو بەرژەوەندیانیان ماشی بێ و بەردەوام بێ بەڵام ئەگەر بێت و بەو شێوەی بیر نەکەنەوە بێگومان هەمووان زەرەکە بە هەرێمی کوردستان ینی لەگەڵ ئەم بۆچوونەیە ڕەنگە تا ڕادێن ناکۆک بێ خۆت زانی ترامپ ینی هێوێستاکانی سەرێنان زۆر زیادکە تەنانەت ئەگەری پێکدادانیش هەیە تەنانەت بۆ نمونێستا ئێران جۆر لە جۆرەکان بە دیوارێکی ئاستین هەڵچنراوە ینی بەڵێ مەسەلەی ئابووری
ئابووری ئەگەر ئەمریکا وا بیری بکردایەتەوە نێشت رووسیا بێت عقد تا 20 ساڵی تر نەوتی هەرێمی کوردستان بفرۆشێ و اقتصادی خۆی پێبەهێز بکە بەڵام ئەمریکا لە ڕووی نەوتەوە بە قەناعەتی من زۆر پێویستی بە نەوتی هەرێمی کوردستان نییە چونکە خۆی لە پێشەوەی وڵاتانی مصدری نەوت و بەرەمهێنی نەوتە ئیشکالێتی ئەمریکا لە ڕووی ئەمنی استراتیجی ئەمریکا و بەرژەوەندیەکانی لە عێراق و لە ناوچەکەیە تەخەوفی هەیە و مەترسی هەیە لەبەرەوە ئەو بلملانەی کە هەیە لەسەر نەوت و گازی هەرێمی کوردستان لە نێوان تورکیا و لە نێوان ئەوروپا و لە نێوان رووسایە زیاتر وەک لە نێوان لایەنەکانی تر. کاکتۆر هیچ کۆمپانیەک شاوەتەوە تاچە لە هەرێمی کوردستان لە دوای ڕێفراندۆمەوە؟ بەڵێ ئەکسۆنمۆبیل لە زۆرێک لەو چێلگانەی کە لای بوو پێشتر کە ئەکسۆنمۆبیل کۆمپانیایشی ئەمریکیە و ئەوەش ئاماژەیە بۆ ئەوەی کە کۆمپانیای ئەمریکی زۆر متحمس نییە بۆ کارکردن لە هەرێمی کوردستان پێش 25 بەس هەیبوو یعنی پێشتر هەر هەیبوو لە شوێنی خۆی ماوەتەوە و هەندێک تەوەسوعاتی تری کردووە بەڵام ئینسیحاب تەماشاکەی ڕووی نەداوە لە کۆمپانیا رووسیەکان بەڵکو وا کۆمپانیای تازەش لەسەر خەتە بۆی کە بێتە ناو هەرێمی کوردستان. کاکتۆر لەبارەوەی وەزانیاریتان هەبێ هیچ کۆمپانیایەکی نوێی رووسی قەرار بوو لە هەرێمی کوردستان ینی لەگەڵ دەبلۆکی نەوتی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتنێ بکرێ ئەوە چی لێ هات؟ بەڵێ ئەوە بەشێک لە ئەو گرێبەستەی کە لەگەڵ ڕۆژنەفتا کراوە و ئێستا کۆمپانیایەکی تر دەنگ و باسی ئەوەی هەیە کە بێت و گازپرۆمیش هەر هەیە ئەویش هەر رووسیە لەبەرەوە ئەگەر دیقەت بین لەگەڵ زۆربوونی بەرژەوەندی کۆمپانیا رووسیەکان دیفاعی رووسیش و مووقفی سیاسی رووسیش بەرامبەر بە هەرێمی کوردستانیش گۆڕاوە و تەتەور ئەکا ئەو بە هەمان شێوە بۆیە بە بڕوای من منطقەکە بەرەو ئەوە ئەڕوات کە حلولی ژیرانە بدۆزرێتەوە نەک حلولی عسکەری و یعنی پێکدادان چونکە لە عسکەری و پێکدادانە ئەو هەموو بەرژەوەندەی کە باسمان کرد زیانی پێگە بە هەرێمی کوردستانیشەوە بەڵام بە ژیرانە بیرکردنەوە هەموو لایەک ئەیباتەوە و ئەکرێ جۆرێک لە استقرار بۆ هەرێمی کوردستان و بۆ منطقەکەش بگەڕێتەوە. پێم خۆشە بەتایەتی لەسەر ینی ئەمە ینی خۆتزانی لەم دۆخەیە هەموو شتێک ممکنە ئەگەر هاتوو تورکیا نەوتی هەرێمی کوردستانی گرتەوە بەدیلی هەرێمی کوردستان چیە بێت؟ بە بڕای من ئەو کاتە ئەگەر ئەوە ڕوویدا کە وەکوتم تاگلایەنە زۆر زەحمەتە چونکە گرتنەوەی بۆڕی هەرێمی کوردستان یعنی وەستاندنی بەرژەوەندی ڕۆژنەفتی رووسی یعنی وەستاندنی بەرژەوەندی زیاتر لە 10 کۆمپانیای گەورەی جیهانی کە هەریەکە و لە یەکێک لە وڵاتە زلهێزەکانی جیهانەوە هاتووە بە ئەمریکاشەوە بڵێ وەزەرەر پێدانیش طبعاً بە اقتصادی تورکی خۆی بۆی هەروە ئاسان نییە بەڵام ئەگەر بڵین ئەو احتیمالە زەعیفە ئەگەر ڕوویدا ئەو کاتە بە دڵنیاییەوە ئەبێ بیر لە بەدائل بکرێتەوە بەدائیلەکان هەناردەکردنی نەوت یعنی ناکرێ بوەستێ لەبەرەوەی لە ڕووی علمیەوە ناکرێ بوەستێ کە بیر لێدرا و نەشاتی نەوتی دەستی پێکرد ئەبێ تەصریف بکرێ لەبەرەوە لە ڕێی تانکەرەوە و لە ڕێی بۆڕی بەدیلەوە کە ئێستەیەکێک لەو ئەفکارانەی کە لەژێر دراسە و مناقەشاتایە ئەوەیە کە بۆڕی هەرێمی کوردستانی ڕۆژئاوا بەرەو دەریای سپی کە ئەوە لە شیمالی سووریاوە با بڵێن لە کوردستانی ڕۆژئاواوە کە لەژێر سەیتەرەی رووسی و ئەمریکایە و پێدەش مەیدانی گرتووە بۆڕی بەدیل لێەوە ڕابکێشرێ و لێەوە هەناردینەوتی هەنادی نەوتی هەرێمی کوردستان بکرێ بەرەو دەریای سپی و لەوێەوە بفرۆشێتەوە بە جیهان بیریشمان نەچێ داعش پێشتر 4 تا 5 کێڵگەی نەوتی لە بینی دووز و حەویجە و مووسڵ داگیر کرده بوو و ئەو نەوتەی بەرهەمهێنا و ئەیشی فرۆشت بە قاچاق و بە ڕێگای نایاسایی و خۆی پێبەخێوە کرد لەبەرەوە فرۆشتنی نەوت زۆر قەزیەیەکی زۆر قرس نییە داعش بتوانێ بیکە حکوومەتێک مؤسساتی هەبێ و دام و دەستگای هەبێت چۆن ناتوانێ بیکە بەڵام طبعا داهاتەکەی کەمترە بێ بێگومان تەحزیراتی ئەوێ و تقریبا قیاسی ئەوەش کراوە ئەو بۆڕیە بە چەند دروست ئەکرێ یعنی یەکێک لەو تەوقعاتانەی کە علمیان دراسە کراوە کە بە 3 تا 4 مانگ ئەو بۆڕیە قابلی تەواوکردنە لە کۆوە لەو نقطەیە کە هەرێمی کوردستان پێشەوەی پێی بگا بە تورکیا بۆڕێکە لەوێوە لی جیاب بکرێتەوە و بگات یعنی ببێتە بۆڕی بەدیل بەرەو کوردستانی ڕۆژئاوا لێەوە بەرەو دەریای سپی. باش معادلاتی نێودەوڵەتی ڕێگە بەمە ئەدا ینی بۆ خۆ تورکیا ئێستا لە منتیقی عەزاز ینی جێگیرە ینی کانتۆنەکانی دابڕیوەوە بەرەی نووسڕەش هەیە ینی خۆتە زانیانی ئەم ڕێگەی قەتع کراوە چۆن ینی ئەم معادلەیە ینی چارەسەر ئەکرێت؟
جا ئەوە یەکێکە لە بربەستەکان بەڵام ئەو خەریتەیی کە بینراوە و بەعزێکی ڕاش گەێنراوە بە منطقەی عزازا ناڕوە بە منطقەیەکی ترە ئەڕوا کە لەژێر سەیطرەی پەیەدەیە و تەیرانی تەحالوف بە تایبەتی رووسی و ئەمریکی مەیدانیان لەوێ یعنی سەیطرەی تەواویان هەیە و تەنانەت بەرژەوەندی رووسیش هەیە لە ڕووینەوتەوە حەقلی توینانی تایە کە دووهەم حەقلی یا دووهەم کێڵگەی گازی سروشتیە لە عالەمە و ئەو منطقەیە هەر بەعقد لە 2008ەوە بەشار الأسد فرۆشتێتەوە بە رووسیا یعنی مەصالحی مەیدانی هەیە بۆ ئەوەی کە دیفاعی لێ بکرێت رووسیا ئەمەش ئەردۆغان وتووە یعنی ئەم رووسەکان ئەمەیان بە تورکیا وتووە ئەمە جارێینە یعنی وەکو بڵێ لەژێر دیراسەکردنایە بۆ ئەوەی لە حاڵەتێکە ئەگەر ئەوە ڕوویدا کەوتمان احتیمالێکی زەعیفە بەم بەدائیلانە مامەڵە بکرێت. باش کاکتۆر جگە لەوەی سەگەر بوونونە تورکیا ڕێگە ئادات بوونونە ئەگەر هەر ئێستا بوونونە ڕێگەش لە هەناردەی نەوت نەگیرێ بۆچی هەریم کوردستان بیر لەوە ناکاتەوە ینی ئەم ڕێگەش بەکاربێنێ بۆ هەناردەکردنی نەوت ئەو ڕێگە زۆر ئاسان لەبەر ئەوەی لەبەر چەند هۆکارێک بە بڕوای من یەکەمیان ئەوەیە کە هەناردەکردنی نەوت بە شێوازێکی طبیعی لە ڕێی تورکیاوە ڕۆیشت و ئەڕوا چونکە هەروەش ئاسان نییە تۆ ئەوە ئێلغا بکرێتەوە ڕۆتینیاتێکی زۆری هەیە ئەو هەناردەکردنە هەر لە مەسەلە تەکنۆلۆژیەکانیەوە کە پەیوەندی بە ئاگابوون لە بۆڕیەکە و لە هەشت خەزانی گەورەی نەوت کە لە بەندەری جیهان سەر بە هەرێمی کوردستانە و ئەمانە هەمووی استحقاقات و پارۆ ئینجا مەسەلەی فرۆشتنەوە و بەچی ئەفرۆشرێتەوە و چۆن ئەفرۆشرێتەوە و تەحویلی پارۆ تەفاسیلە ئەم هەموو عملیاتە نەقل کرێ بۆ شوێنی تر هەروە ئاسان نییە بەڵام بە تەکید ئەکرێ بیری لێ بکرێتەوە لە حاڵەتی ئیستیقرارە تۆپەکە هێلکەکان هەمووی لە یەک سەبەتەیان نەبێ جارێکتر ئەو هەڵەیە دووبارە نەکرێتەوە کە کرا لە ڕابردووە بەڵکو بەدائل بدۆزرێتەوە کە بە بڕوای من یعنی ڕاستەوەکو جەنابەت فەرمووت لەوانەیە ئەمریکا ئەوە ڕازی نەبێ بەڵام بە بڕوای من ئێران وەکو وڵاتێکی دراوسێ لە ڕووی اقتصادیەوە ئەکرێ ببێت بەیەکێک لەو براوانەی کە لە پاڵ هەرێمی کوردستان و وڵاتانی دراوسێ و وڵاتانی تریش ئیسفادە لە تقنیات و لە تەکنۆلۆژیاکانیان بکەین کە ئێمە نیمانە و بە شەراکەت بتوانین استقرار لە ڕووی سیاسیەوە لە ڕووی عسکەری و لە ڕووی ئەمنیەوە دروست بێ بۆ منطقەکە و گەشە پێدانی ئابووری بۆ هەموو لایەک پێکەوە گەشە بکا کە پێم وایە ئەوە یعنی مەبدەئی ئەرجەح ینی ئەم شوۆی هیچ ئەوەی تو ئاگداری بۆ ئێران کراوە کە ئەتوانێت ینی سوود لەم دەرفەتە لە هەرێمی کوردستان وەرگێ پێم وایە لەبەر ململانیە سیاسیەکان هەندێک بربەست هەیە یعنی بە تەسەوری من زۆر پیان خۆش نییە ئەو بەرژەوەندیە دروست بێ بۆ ئێران بەژۆدی استراتیجی دروست بێ بەڵام لە ڕووی اقتصادیەوە نەک لە ڕووی سیاسی و عسکەری و ئەمنیەوە لە ڕووی اقتصادیەوە پێم وایە حکمت لەوەدایە کە فرە سەرچاوە بین بۆ ئابووری من باسم لە ئابووری هەرێمی کوردستانە بەڵام بێگومان دیارە لە ڕووی سیاسی و لە ڕۆکانی ترەوە قسەی تر هەیە کە خەڵکی تر ئەیکات کە ناوێ ئەو بەرژەوەندێ دروست بێ بگرە بە پێچەوانەوە یعنی ئەوێ ئیزاحە بەتەسەوری کاکتۆر پێم خۆشە کۆتا ینی بڕکەی گفتوگوهامان تایبەتکەین بە موچەی فەرمانبەران و باشکردنی موچەی فەرمانبەران ئێوە لە پەرلەمانی کوردستان ینی چەند دانیشتێکتان لەگەڵ ستافی حکوومەتی هەرێمی کوردستان کرد پێم خۆشە وردەکاری ئەم دانیشتانە چی بوون بەڕوونی و گەیشتون بەچی ئەتا ئێستا ئێمە هەر لە سەرەتای کاراکردنەوەمان بۆ پەرلەمان لەسەر ئەساسی اتفاق بوو بۆی کە پاشەکەوتی موچە چارەسەر بکرێ بە زووترین کات بۆیە لەو لەحزەیەوە کە پەرلەمان دەستی کردەوە بە کارەکانی لەحزەمان بە فیرۆ نەدا بۆ ئەوەی کە چەندین کۆبوونەوە بکەین لەسەر ئەوەی کە بڕیاردەرەکانی حکوومەت بێن بۆ پەرلەمان و بگەینە نەتیجەیەکی خێرا بۆ هەڵوەشانەی پاشەکەوتی موچە ڕێفراندۆمی هات بەسەرا یەک فاکتەری دروست کرد ئەویش ئەوە بوو کە ئێستا ئەڵێ بۆ ڕێنەوت نازانێت ئەگیرێتەوە ناگیرێتەوە سنوورەکان داخرێ و داناخرێ بۆ مەسەلەی سیستەمەکە چەنە ئەوەشمان بەدائیلمان بۆ ئەوەش تەڕح کردووە یعنی وەکو بڵێ ململانەکە ململانەی بەدائیل و حلولە کە بە هەردوو لا بتوانین بە زووترین کات کێشەکە چارەسەرکەی بە حکوومەتیش و بە پەرلەمانیشەوە یعنی وتومانە ئەگەر واژ بێ ئێستا لە حاڵەتی ئێستەیە سیستەمەکە با جێگیری بێ سیستمە تازە کە پاشەکەوت هەڵوەشێتەوە 250 میلیۆن دلار لەسەر حکوومەت مانگانە کەڵەکە نەبێ کە ئەوە حەقی فەرمانبەرانە بێ لای حکوومەت و معاشی خەڵک زیاتر بکرێ بە سیستمە تازەکە با ئەوە بڕیاری لەسەر بدرێ حکوومەت خۆی بڕیاری پاشەکەوتی داوە خۆشی ئەبێ هەڵی وەشێنێتەوە خۆشی ئەبێ سیستمە تازەکە بێنێتە جێگەی
ئەگەر خوا نەخواستە تەواڕی ڕوویدا بەوەی کە بۆڕی بگیرێتەوە هینەوەت یا سنووردا بخرێ ئەو کاتە بە بەرچاوی خەڵکەوەیە دیارە کە ئەکرێ قەراری تر بدرێ لەبەر ئەو بەدائیلانەمان طرح کردووە ماوەتەوە سەر ئەوەی کە دیارە ئەم پرسەی بەڕێز مام جەلالیش هات بەسەر مۆزوعەکەیە کە بێگومان هەمووانی مەشغوڵ کرد دەرەنجام ئێستا ماوەتەوە سەر ئەوەی کە لە ئایندەیەکی نزیکە تەوقیتەکە ئەوەی کە ئێمە جەختی لەسەرەکەینەوە دیاریکردنی کاتێکی زۆر نزیکە بۆ ئەم هەڵۆشانەوەی بەڵام سەرۆکی حکوومەت لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیاوی کە لەگەڵ ڕۆژنامەنووسەکان کۆبوویەوە وتی پێویست ناکە ینی هەر کاتێک دۆخی دارایی چاک بێمە موچە چاکەین ینی پێویست بەم کوبنەوەە ناکە ینی ئەو کاتەش بوو کە ینی بەر ئێوە لەگەڵ ستافی حکوومەت لە کوبنەوە بوون لە ئێمە جێگری سەرۆکی حکوومەت هات بۆ کۆبوونەوەکە و 5 وەزیریش لەگەڵیا هاتبوون ئەوان لە کۆبوونەوەکەیە بەداتا بۆیان عرض کردین کە ئێستا داتای حکوومەت زیاترە لە خەرجەکانی بڵێن وەکو موچۆ ئەوانە لەگەڵ ئەوەی کە ئێمەش تێبینیمان هەبوو لەسەر مەسلەی تەدقیق و وردبینی و ڕاپۆرت و نەوت و ئەو جۆرەشتانە ئەوەی تێبینیتان کردیانی حکوومەت چەندی دەسەکەی و چەندیش خەرجەکە ینی خۆیان وتیان 800 ملیارمان دەسەکەوێ بەرامبەر بە 650 ملیار کە بۆ موچە بڵێن سەرفەکرێ بەڵام قسەکە لێرە ئەوەیە کە لە هەموو حاڵەتێکە مادام ڕقەمەکانی خۆشیان کە ئێمە تێبینیمان هەیە لەسەری هەروە ئاڵێ کە زیاترە لە موچەکە کەوابێ مەسلەی ئەوەی کە بڕیارە لەسەر موچەکە بدرێ هەندێک دراساتی ئەوێ کە وابێ کەشتێکی جێگیر و محکەم بێ و لە ساڵحی فەرمانبەران بێ و لە تواناشا هەبێ بەڵام ئەبێ لە هەمان کاتیشە ئەو وردەکاریەش بکەین کە ئایا داهاتەکە زیاترە لەوە یا زیاتر نییە کە وەکو ئەمە پێشتر و تومانە کە ئەبێ وردبینی بکرێ بۆ پاکردنەوەی داتا و زانیاریەکان لە کۆتاییە سیستمێکی جێگیر چییە سیستم کاکتۆرەوەی سیستمەکە ئەوەیە کە ماوە حکوومەت بێت دابنیشێ هێشتا پێی نەوتون پێمان بڵێ چونکە پێیانوتین وا لە تەواو بوونایە پێچێ لە چەند ڕۆژێکی ترە یا لە ئایندێکی زۆر نزیکە بە پێی قسەکانی ئەوان ئەو سیستمە تەواو ببێ و بێن عەرزی بکەن بۆ لیژنە پەیوەندیدارەکان و دەرەنجام لە پەرلەمانە حکوومەت خۆی بێت بڕیاری هەڵۆشانەی پاشەکەوت بە و خۆیشی سیستمە نوێیەکە ڕابگەێنێ ئەو کاتە لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان ئاگادار بکرێنەوە بۆی کە یا ڕاست پێدرێن بۆ ئەوەی کە زەمانەتی ئەوەی کە ئەمە سیستمێکی تەندروست و ئەمانە بۆیە باسەکە ئێستا لەسەر کاتە نەک لەسەر ئەوەی کە یعنی حکوومەت ئێستا وا بە ئێمە ئەڵێ ئێمە ناڵێن نیکەین کاتەکەی ئێستا ئێمە زەختەکەین بۆی کە بە زووترین کات بێ حکوومەتیش تۆزێ تەرەیوسەکە و یعنی ئێوێشتەکە جێگیر بێت دەرەنجام ئەبێ بە هەموو لایە کۆڵ نەدەین بۆی بە زووترین کاتەمە ئەنجام بدرێت. سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت مستەفا سەرۆکی لیژنەی چارەسەر سوورچەکانی پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئێوەش لە بەرنامەژەکان ئامادە بوویت بەڕێستان زۆر سپاس. بەڕێزان نرخی دۆلار بە بەرزی ماوەتەوە بەهۆی ئەوەی کە بەغداد تا ڕادەیەک گەماری خستە سەر هەناردەکردنی دۆلار بۆ هەرێمی کوردستان ئەمە بەپێی چەند بەڵگە و دۆکیۆمنتێکە لە ماوەی ڕابردووە پاشکرا نرخی دۆلار لە نێوان 127 بۆ 126 هزار یاریەکان لەو نێوانەیە دەرخسێ هەفتەی نرخی دۆلارمان ئامادەێ نرخی دۆلار ڕۆژی شەمە لەکردنەوەدا 126 و 750 دینار بووەتە 100 دۆلاری ئەمریکی یەکسان بۆ بە 126,750 دینار ڕۆژێک شەمە لەکردنەوەدا نرخی دۆلار بووە بە 126 و 950 واتە بەرز بووەتەوە نرخی بانکی ناوەندی 1 دۆلار یەکسان بۆ بە 1990 دینار واتە 100 دۆلاری ئەمریکی لە نرخی بانکی ناوەندی 119,000 بووە خستنە ڕووی دۆلار لە بانکی ناوەندی 159,945 دۆلار بووە ڕۆژی دووشەمە لەکردنەوەدا نرخی دۆلار بەرز بووەتەوە دابەزیەوە ببورن بۆ 126,700 دینار نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بووە خزنە ڕووی دۆلار 149,579,531 دۆلاری ئەمریکی بووە چینە ڕۆژی سێشەممە ڕۆژی سێشەممە لەکردنەوەدا نرخی دۆلار 126,700 بوو بە جێگیری ماوەتەوە نرخی بانکی ناوەندی 1,190 دینار بوو بۆ 1 دۆلار خستنە ڕووی دۆلار 149,779,529 دۆلار بووە ڕۆژی چوارشەممە لەکردنەوەدا 100 دۆلاری ئەمریکی بە 126,850 دینار بوو نرخی بانکی ناوەندی بە 1,190 دینار بووە
و خستنە ڕووی دلار 159 میلیۆن و 819,402 دلار بووە. ئەچینە کۆتایی هەفتە و ڕۆژی پێنجشەممە. ڕۆژی پێنجشەممە نرخی دۆلار یەکسان بۆ 6,700 دینار، نرخی بانکی ناو 1990 دینار بووە. خستنە ڕووی دۆلار 157 میلیۆن و 683,938 دلار بووە. ئەمە دەرخسی هەفتەی نرخی دۆلار. ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئاشکرایەکات بەندایەتی مۆدێرن واتە کارکردنی بە زۆر بە شێوەیەکی گشتی لە جیهاندا پەرەیسەندووە و پێشبینیەکرێ بۆ ساڵی 2018 ئەم شێوەیە لە کارکردن پەرەبستێنێت کە پێی دەوترێت بەندایەتی مۆدێرن. بەڵێ گرافیکێکمان لەو بارەیەوە ئێوە ئامادە کردووە. جیهان بەندایەتی مۆدێرن لە پەرسەندنی زیاتردایە. بەندایەتی مۆدێرن 40 ملیۆن کەس لە جیهاندا لەژێر هێڵی بەندایەتی مۆدێرنان، واتە ئەم کەسانە کاری بە زۆر سەپێنرا و کارێکەکەن کە کارێکی نائارەزوومەندانەیە لەلایەن خاوەنکارەکانیانەوە کارێکیان پێکرێت بە شێوەیەکی نائارەزوومەندانەم کارە سەپێنراوە بەسەریانە. لەو 40 ملیۆن کەسە ئەوانەیان کە کاریان بەسەرا سەپێنراوە 25 ملیۆن کەسە. لەو 25 ملیۆن کەسە لە 25 ئەوانە ژنانن، لە 99یان منداڵانن. منداڵان و ژنان دووچینن کە لەم جۆرە لە کارکردنە پشکی شێریان بەرەکەی واتە لە ژێر هێڵی بەندایەتی مۆدێرندا. بەڵێ کارکردنی مناڵان ئێمە بڕگەی ینی فۆکسمان خسووەتە سەر کارکردنی مناڵان کە یەکێکە لەو شانەی کە زۆر کاریگەری لەسەر ژیانەیە و میدیاکانی گیان زۆر بایەقی پێدان. مناڵانی کارکرد لە جیهاندا 152 ملیۆن مناڵ بە شێوەیەکی گشتی لە جیهانە لەژێر هێڵی کارکردنی بەندایەتی مۆدێرندان. مناڵانی کوڕ 8 ملیۆن مناڵی کوڕ لە ژێرەم هێڵەوەن و 64 ملیۆن منداڵی کچ لە ژێرەم هێڵەوەن. لە کۆی ئەمانە کارکردنی مەترسیدار واتە ئەو منداڵان لە تەمەنی 5 بۆ 14 کە کاری مەترسیدار ئەنجامەدەن لەم ڕێژەیە لە ساڵ 38 ئەوانە پێگەێنن و ئەوانەی لە دەروی سیستەمی فێربوونن کە ئەو منداڵانەی لە دەروی سیستەمی فێربوون تەمەنیان لە نێوان 5 بۆ 14 ساڵیدایە لە ساڵ 35 کۆی ڕێژەکە پێگەێنن. کارکردنی مناڵان تەمەن 15 بۆ 17 ساڵ هەفتانە بۆ ماوەی 43 کاتژمێر واتە ئەو مناڵانی کە تەمەنیان لە نێوان 15 بۆ 7 ساڵە واتە ماوەی یاسایی تەمەنیان نەوجەوانن یا لە خوار ماوەی یاسایی تەمەنی کارکردنەوەن کە 18 ساڵە هەفتانە ماوەی 43 کاتژمێر کارەکەن لە ساڵ 30 واتە لە کۆی ئەو 152 ملیۆن کەسە لە ساڵ 30 ئەو 152 ملیۆن منداڵە ئەو منداڵانی تەمەنیان لە نێوان 15 بۆ 7 ساڵیەوە یا ئەو نەوجەوانانە هەفتانە 43 کاتژمێر کارەکەن کامەش لە دەرەوەی یاسای کارکردنە. کارکردنی مناڵان بەپێی کەرتەکان واتە ئەو مناڵانی کە لەژێر بەندایەتی مۆدێرنان بەپێی کەرتەکان کەرتی پیشەسازی لە سا 1.9 بەرەکەوێ کەرتی کوشتتوکاڵی لە جیانە واتە بەندایەتی مۆدێرن لە کەرتی کوشتتوکاڵیە کە مناڵان کاری تیاکەن زۆرترینی کەرتی کوشتتوکاڵە کە لە سەدا 7.9 ئەوە کەرتی خزمەت گوزاری لە سەدا 7.1 وە کەرتەکانی تر لە سەدا 0.1 کە کۆی کەرتەکانی تر ئەگرێتەوە. بەپێی ناوچەکان کارکردنی مناڵان بەپێی ناوچەکان لە ئەوروپا و ئاسیای ناوەڕاست واتە تا تورکیا ئەگرێتەوە ئەوروپا تا تورکیا و لە 5.5 ملیۆن مناڵ لە ژێر هێڵی بەندایەتی مۆدێرنان و ئاسیا و زەریای هێمن لە 62 ملیۆن مناڵ لە ژێر هێڵی بەندایەتی مۆدێرندا و وڵاتانی عەرەبی کە وڵاتێکی دەوڵەمەندن هەرچەند بەپێی داهاتی وڵاتە عەرەبیانە بە تایبەتی وڵاتانی کەندا و ینی ڕێژەکە بەراورد ناکرێت بەڵام 1.2 ملیۆن مناڵ لە ژێر هێڵی کارکردنی بە زۆردان یان کارکردنی ینی بەندایەتی مۆدێرندان وە لە ئەفریقا زۆرترین مناڵ تووشی ئەم جۆرە حاڵەتە هاتووە واتە کارکردنی بە زۆری پێگرێ کارێک ینی لە دەرەوە یاساکاری پێکرێ 72.1 ملیۆن مناڵ ئەم کارەکە
و ئەمە ئەمریکای باکوور و باشوور واتە ئەمریکای و ئەمریکای لاتین لەم ڕێژەیە بێبەشین کە کاتە لە سەدا 10.7. ئەمە بەندایەتی مۆدێرن و ئەو ئامارە نەبوون لەسەر بەندایەتی مۆدێرن کە کراوە پێشبینیەکرێ بۆ ساڵی 2018 بەپێی ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ئەم ڕێژەیە زیاتر بەرز بێتە و مەترسیەکانی زیاتر بێت لەسەر جیهان. ئەمە پێشبینیەکانی ئەم هەفتەیە بوون. بەڵێ بەڕێزان ئەمە بڕگە و بابەتەکانی ئەم جارەی بەرنامەی ژێرخان بوون. کوردستانمان ئاوادان بێ و ئابووریەکی بەهێزیە بێ. خواتان لەگەڵ.